نزیکەی 50,000 خۆبەخش لە کەرتی تەندروستی فەرمانگەکانی هەرێمدا کار دەکەن. ئەمانە ساڵانێکە بە ئومێدی دامەزراندن ماندوو دەبن، بەڵام بەهۆی دۆخی ئێستاوە خەونەکانیان بەرەو بێئومێدی دەچێت. ژمارەیەک پارێزەری ڕاوێژکاری سلێمانی ئەم دۆخە بە کۆیلاتی سپی و خۆبەخشی زۆرم لێ ناو دەبن. داوا دەکەن حکومەت و کەرتی تایبەت چیتر کات و وزەی دەرچوان بەبێ بەرامبەر بەکار نەهێن و ڕەچاوی دۆخی دەرونی و دارایی ئەم توێژە بکەن. ئەم کۆمەڵە کەسەکە لێرە کۆبووینەتەوە، خۆمانەتانکەینە ژێر چاودێریەوە بەوەی کە ئەگەر هات و ئێوە نیازتان هەیە هەلی کار لابن و کاری خۆبەخشی وەربگرن، ئێمە چاودێرتانە بین وەکو مەدەنی. و داوا ئەکەم لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە ڕووی هەموو قسەکانمە خەمە ڕووی ئەوان جەنابی وەزیر سەرەڕای کارەکەی و هەموو کەسێک ئەمە ئیشی کاروباری کۆمەڵایەتیە کە چاودێری بخاتە سەر شوێنەکان. کارمەندی خۆبەخش لەگەڵ کارمەندی هەمیشەیی جیا بکاتەوە و لیژنەیەکی بەپەلە دروستکەن لە زاخۆ هەتا کەلار. ئەم لیژنە خۆبەخشانە بگەڕێن، جیاوازی بکەن لە نێوان کارمەندی هەمیشەیی و خۆبەخش. ئەگەر هاتوو ئەم لیژنانە بۆیان دەرکەوت هەر شوێنێکی کار خۆبەخشی تایە و بەپێی عەقد و فەرمانجی خۆبەخشیان پێەکەن، ئەمە ڕێگری لێ بکە و دایان بمەزرێنێ و ئیشێکیان بۆ بکات کە ئێمە گەنجەکانمان تەمەنیان نەفەوتێ. سەندیکاکانی کرێکاران هۆشداری دەدەن لەوەی هێندێک شوێن و دامەزراوە پەنا بۆ ئیستیغلالکردنی توانای خۆبەخشان دەبن و یاسا بەرکارەکان وەکو خۆیان جێبەجێ ناکەن. وشەی کۆیلایەتی جێگەی خۆیەگرێتەوە لە بەکارخستنی خۆبەخشەکانە. دوای ئەوە وشەی ئیستیغلالکردن جێگەی خۆیەگرێتەوانێ، چونکە ئەمانە و چەند پێناسەیەکی تریش لە ناو کاری خۆبەخشیە ئەکرێ بڵین هەمووی ڕاستە ئەو پێناسانە. شارەزایان دەڵێن پێویستە دامەزراوەکان لە جیاتی سوودوەرگرتن لە کاری بێبەرامبەر کار بۆ دۆزینەوەی دەرفەتی ڕاستەقینەی کار و پاراستنی مافی دەرچوان بکەن، نەوەک ئەم دەرفەتە بخۆزنەوە بۆ کارپێکردنی زۆرم لێ. پێویستیشە ئەم کێشەیە لە ڕێگەی یاساوە چارەسەر بکرێت و لەوە زیاتر مافی خۆبەخشان پێشێل نەکرێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.